ئەنجومەنی پارێزگا دەنگیدا لەسەر پرۆژەی پێدانی بڕی 150,000 دینار بۆ هەر مانگێک بۆ مامۆستایانی خوێندنی کوردی کە هینی ئەوە بوون کە بڵێن قەیرانێکی دارایی هەبوو. بەڵام ئەوەی جێداخە ئێمە خۆی لە کاتێکا کە بەڕێز پارێزگاری ئەم شارێ کردو 4 جار وەرمانگرتووە لە ساڵەکەیە، یعنی 8 مانگی وەرنەگیراوە لە کاتی بوونی خۆیانە نەدراوە پێمان. نازام لە دوای 16 ئۆکتۆبرەوە مەسیری شارەکەمان بەرەو چێ و ئایا ئەنجومەنی پارێزگا وەکو جاران دانیشتنەکانیان ئەکەن هەتا ئێمە ئەو کاتە بتوانین لە ڕووی یاساییەوە داواکاریە پێشکەش بکەین کە ئێمە کاتی خۆی هەتاکو ئەم کابینەیە بێ مەفروزە و قەراراتانی کە دراوە لە بەرژەوەندی هەر تاکێکە لە کەرکووکە بێ جێبەجێ بکرێت چکە بە کۆی دەنگ ئەوە کراوە. یعنی بەڵام ئەوەی کە من بزانم ئەگەر بێت و هەتاکو ئێستا ئەنجومەنی پارێزگا لە دەرەوەی کەرکووک پەیام بنێرێ وا بزانم ئەوی شۆک و بابەتەکانی تری کەرکووکی بەسەردێ.